بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕێزگرتن لە کەسانی بەتەمەن و بەساڵاچوو پەیامێک و ئەرکێکی سەرشانی ئێمەی ئینسانی موسڵمانە بەرامبەر ئەوانەی کە لە سەروی خۆمان بەتەمەنترن. یەکێک لە بەها جوانەکانی ئیسلام کە جێگای تێڕامان و جێگای سەرنجدانە بریتیە لە بەهای ڕێزگرتن بە شێوەیەکی گشتی لە هەموو بوونەوەر، لە هەموو دروستکراوەکانی خوا، لە هەموو کەون و کائینات و بە تایبەتیش لە مرۆڤ، لە ئینسان کە سەرداری مەخلوقاتی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا. بەهۆی ئەوەی کە خوای گەورە عەقڵی بە ئینسان بەخشیوە، خوای گەورە ئەو ڕێز و تەکریمەی بە مرۆڤایەتی داوە. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕێزی لە گرۆی ئادەم گرتووە، لە نەوەی ئادەم گرتووە، لە ئینسان گرتووە. جا ئەو ئینسانە موسڵمان بێ یان غەیرە موسڵمان، دیندار بێ یان غەیرە دین بێ، مرۆڤ دروستکراوی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا، بە کافر و بە موسڵمانەوە ڕێز لێگیراوە لای خوای گەورە. جارێکیان لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکان دەجێڕنەوە دەفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عەرزیان کرد کە ئەوە جەنازەیە لەبەری هەستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دوو ڕیوایەت هەیە لێرە. ڕیوایەتێکیان دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گوتیانەی پێغەمبەری خوا ئەو جەنازەی کە لەبەری هەستای کەسێکی جوولەکە بوو، کەسێکی یعنی ئیمانی بە تۆ نەبوو، کەسێک بوو کە کافر بوو بە دین و بە شەریعەتی تۆ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕیوایەتێکیان دەفەرمێ ئەوە لەیسەد نەفسەن، ئایا نەفس نەبوو کە وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک. ئەمە خاڵی یەکەم. ڕیوایەتی دووەم و خاڵی دووەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نەفسٌ تەفەلەتەت مین یەدی، ئەوە نەفسێک بوو لە دەست من وەکو بڵێ خۆی دزیەوە، خۆی ڕاپوچکری بەرەو دۆزەخ ڕۆی، من دەمیز بەرەو بەهەشتی ببەم. جا ئەمە بەهای ڕێز بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی کە ئەو ئینسانە کەسێکی موسڵمان بێ، بێگومان لای خوای گەورە ڕێزی هەیە، لای خوای گەورە قەدر و سەنگی هەیە. بە تایبەتی ئەگەر ئینسان کەوتە تەمەنەوە، کەوتە عومرەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا شەرم لە مووی سپی ئینسان دەکات، شەرم لە مووی سپی ئینسان دەکات. بۆیە وا باشە ئینسان کاتێک کە سەری سپی دەبێ، مووی سپی دەبێ، دەستکاری مۆکانی خۆی نەکات، ڕەنگی نەگۆڕێ. بۆ چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە گەورەی و عەظەمەتی خۆی شەرمی هەیە لە مووی سپی ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار. بەڕێزانم، خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە ڕێزی لە ئینسانی موسڵمان ناوە و ئینسانی موسڵمانیش دەبێت ڕێز لە یەکتر بنێن و بە تایبەتی لە تەمەنەکان ئەوانەی بە ساڵا چوون زیاتر پێویستیان بە ڕێز لێگرتن و پێویستیان بە قەدرزانینە، پێویستیان بە شکۆمەندیکردنە، پێویستیان بەوەیە کە لە شکۆ و لە سەر و سیمایان ئینسان ڕابمێنێ، دەرس و پند وەربگرێ و لە بەرامبەریشدا ڕێز بنوێنێ بەرامبەریان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من لەم یەرحەم صەغیرەنا ویوەقر کەبیرەنا لەیسە منا، یان لەیسە منا من لەم یەرحەم صەغیرەنا ویوەقر کەبیرەنا. لە ئێمە نییە کەسێک کە ڕەحمی بە گچکە دانێتەوە و لە هەمان کاتدا ڕێزی گەورەش نەگرێ. گەورەکان دەبێت بە زەیان بە بچووکەکان دابێتەوە و لە هەمان کاتیشدا بچووکەکان ڕێزی گەورەکان بگرن. بۆیە ڕێزگرتنی ئینسانی بەتەمەن واتە ڕێزگرتنی خوا سوبحانەهو وتەعالا. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ ئین من ئیجلال الله تعالى ئیکرامە ذی الشەیب المسلم، یان ذی الشەیبەة المسلم. دەفەرمێ لە ڕێزگرتنی خوایە کە ئینسان ڕێز لە کەسێکی بەتەمەنی بە ساڵاچووی سەرسپی ڕیشسپی دەگرێ، کە ئەمە واتە ڕاستەوخۆ ئەتۆ ڕێز لە خوا دەگری. چەندە مەقامێکی گەورەیە، چەندەش کۆمەندیەکە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە ئینسانی، بە مرۆڤی بەتەمەنی بەخشیوە. کاتێک کە تۆ ڕێز لە کەسێکی بەتەمەن دەگری، ڕێز لە خوا دەگری سوبحانەهو وتەعالا. چونکە خوای گەورەیە بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووە دەبێت ڕێزی گەورەکان بگرن، دەبێت ڕێزی بەتەمەنەکان بگرن. و فەرمایشتەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام
فەرمانی خوای گەورەن سبحانه وتعالى، چونکە خوای گەورە دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە خۆیەوە قسە ناکە، بەڵکو ئەوەی کە دەیڵێ وحی و سروشی خوای پەروەردگارە بە ئێمەی ئینسانی ڕادەگەێنێ. جا کەواتە مسلمانە بەڕێزەکان، براو خوشکانی سەنگینم، کاتێک کە مامە حاجیەکی بەتەمەن دەبینی، دایە حاجیەکی بەتەمەن دەبینی، دەبێت دەرز لە عمر و تەمەنی ئەو پیاوە بەڕێزە ئەو دایکە بەڕێزەمان وەربگرین و لە هەمان کاتیشدا ڕێز و قەدرێکی زیاتری لێ بگرین، چونکە بۆ ڕێزگرتنە لە خوا سبحانه وتعالى، ڕێزگرتنە لە دروستکرا و مەخلوقێکی خوای گەورە سبحانه وتعالى کە خوای گەورە و پێغەمبەرمان عليه الصلاة والسلام فەرمانی پێکردوین کە ڕێز لە سەروی خۆمانەوە بگرین. هەر کاتێک بەهای ڕێز بوو بە کەلتور لە ناوماندا، کاتێک کە بچووکەکان ڕێزیان لە بەتەمەنەکان گرت، ئەو کاتەش تەمەنەکان ڕاستەوخۆ بە زەیان بە بچووکەکان دادێتەوە، بە زەیان بەوانە دادێتەوە کە لە خوار خۆیانن، نەسیحەتیان دەکەن، ئامۆژگاریان دەکەن، قسەی خێریان بۆ دەکەن. زۆر جار هەیە بەڕێزانم ئینسان لە تەجروبەی مامە حاجیەکی بەڕێز، لە تەجروبەی دایە حاجیەکی بەڕێز دەرسێکی زۆر گەورە بۆ ژیانی وەردەگرێ، زۆر شتی لێ فێر دەبێ. بۆیە گوتراوە هەر تاڵەمویەکی ئینسان کە سپی بووە کۆمەڵێک ڕۆژگار، کۆمەڵێک تەجروبە، کۆمەڵێک دەرس و وانەی گرنگی لێوە فێر دەبێ ئینسان کاتێک کە تێی ڕامێنێ. بۆیە دەبینین ئەو کەسە عەقڵ و ژیرە، ئەو کەسە خاوەن عەقڵێکی تۆکمەیە، ئەو کەسەیە کە ڕێز لە بەتەمەنەکان دەگرێ، ڕێز لە بەساڵاتچوەکان دەگرێ، چونکە دڵنیا بە هەر کەسێک ڕێز لە بەساڵاتچوو بگرێ، لە بەتەمەن گەورەتر لە خۆی بگرێ، خوای گەورە سبحانه وتعالى کە گەورە دەبێ و ئینسانە کەسانێکی بۆ فەراهەم دەکا و مسەخەر دەکا کە ڕێزیان لێ بگرێ. ئومێد دەکەم بەهای ڕێز، بەهای تەقدیر، بەهای بەهەندزانین بۆ بەتەمەنەکان ببێتە کەلتور لە ناوماندا، هەر وەکو چۆن خوا و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمانی پێکردوین. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمووتان. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.